دەچینە هەولێر بەشێک لەو پاڵاوگانی نۆتکەلاری کوردستانە هەنتا ئێستا سییانیان مۆڵەتیان هەیە و بەشێکیان هۆکاری پیسبوونی ژینگەن. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی و تێبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان. کاک عەبدوڕەزاق سڵاو لێبێ، بەیانیت باش؟ سڵاوت لێبێت کاک عەبدوڕەزاق. ئەگەر پێمان بڵێ کاریگەری پاڵاوگەکان چییە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان تا چەندە لەژێر ڕێنمایی و یاساکانی تایبەت بە ژینگە کارەکەن؟ بەیانیتان باش، ئێمە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کاتی ڕەزامەندی دێن بە پاڵاوگەکان، هەموو ئەو ئەوانەی کە دێنە لامان پرۆژەکان ڕەزامەندی ژینگەی وەرەگرن، بەڵام زۆربەی ئەو پاڵاوگانەی کە دروست کراون و ئێستا لە کارکردندان تا ئێستا ڕەزامەندی ژینگەیان نییە، جگە لە سێ چوار دانیان نەبێت. ئەوانی تر ئێمە لە ساڵی 2020 لە ساڵی 2020 ڕێنمایەک دەرچووە لە وەزارەتی سامانە سروشتەکان بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2020 کە لە ئەنجامی چەند کۆبوونەوەیەکی دوابەدواییەکی هاوبەش لە نێوان لیژنەیەک پێکێنرا بوو لە نێوان وەزارەتی سامانە سروشتەکان، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی کشتتوکاڵ و دەستەی ژینگە. ئێمە هەموو ئەو بابەتانەی پەیوەندی بە ڕێنمایە ژینگەیەکان هەیە لەنە ئەو ڕێنمایەدامان ناوە بۆ ئەوەی هەر پرۆژەیەکی نەوتی کە بێوێ ڕەزامەندی وەرگێ، ڕەزامەندی لە وەزارەتی سامانە سروشتەکان وەرگێ، ئەبێ ئەو ڕێنمایانە جێبەجێ بکە کە ئێمە دامان ناوە لە ناو ئەو ڕێنمایی ژمارەی ساڵی 2020. بۆیە زیاتر ئێستا دوای ئەو ڕێنمایە پرۆژەکانی نەوتی یعنی پاڵاوگەکان ئەگەر داوای ڕەزامەندی بکەن ئەوانەی کە هەن ئەبێ خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو ڕێنمایانەی کە ئێمە دامانناوە، ئەگەر نەتوان خۆیان بگونجێنن ئەوە دەبێت لە کارکردن ڕابگیرن. بۆیە تا ئێستا زۆربەی ئەو پاڵاوگانە زۆربەی ئەو پاڵاوگانە بڵێ بەڵێ هەرویستم پرسیاری ئەوە بکەم ئاەت پاڵاوگەیەک داخراوە لەسەرەوەی کە نەیتوانی وە خۆی بگونجێنە لەگەڵ یاسا و ڕێساکانیەوەیە؟ بەڵێ ئەوەی ئێستا لە دهۆک هەبوو پاڵاوگە هەبوو دەوری چل پاڵاوگەیەک بوو، ئێستا هەمویان ڕاگیراون، هەم نەوتی خامیان نادرێتی، هەم داخراون و ئەبێ لاشی بەرن. لە ئەساسیشدا ئەو پاڵاوگانە هەندێکیان بە ناوی کارگەی قیڕەوە دروست کرابوون، دواتر خۆیان گۆڕی ئیشەکانیان گۆڕی کردیان بە پاڵاوگە، ئەبێ بگەڕێنەوە سەر یعنی نابێ ئیشی پاڵاوگە بکەن، ئەبێ ئیشی کارگەکانی تر بکەن کە پێشتر ڕەزامەندیان لەسەر وەرگرت بوو، بۆیە ئەوانە زۆربیان داخراون داخراون و نەوتی خامیشیان پێ نادرێ. بەڵێ کاک عەبدوڕەزاق، تەنها پاڵاوگەکانن کە بوونێتە مەترسی بۆ سەر ژینگەیە خۆت کۆمەڵێک هۆکاری دیکە هەن کە مەترسین بۆ سەر ژینگە و کەشوهەوا؟ نەخێر، پاڵاوگەکان یەکێکن لە هۆکارەکانی پیسبوونی هەوا، ئەوانی تر کارگەکانیش بە هەمان شێوە ئەگەر پابەندی ڕێنمایەکان نەبێ هۆکارە بۆ پیسبوونی هەوا. ژمارەی زۆری ئۆتۆمبیل هۆکارە بۆ پیسبوونی هەوا، ژمارەی زۆری مۆلیدەی گەڕەکەکان و مۆلیدەی فەرمانگەکان و مۆلیدەی ئوتێلەکان و چێشخانەکان و هەموو بیناکان کە مۆلیدیانێ ئەوانە هەمویان هۆکارن بۆ پیسبوونی هەوا، تەنیا پاڵاوگەکان نیە، ئەوان یەکێکن لە سەرچاوە پیسکەرەکان. باشە، جگە لە دووکەڵی ئۆتۆمبیل ئەو کارگانی کە باست کرە و پاڵاوگانی ترکە کە باست کرد کە دەبنەهۆی پیسبوونی ژینگە و ڕێنمایانەی کە بۆ پاڵاوگەکان دەرکراوە، هەمان ڕێنمایی و هەمان ڕێساوی یاساش بۆ ئەو کارگانە دەرکراوە کە هۆکارێکن بۆ پیسبوونی ژینگە؟ نا، ئەوانە بەپێی جۆری کارگەکە ئەگۆڕێ، یعنی هەندێک ڕێنمایی هەیە بۆ کارگەی بچووک بێ جیاوازە لەوەی بۆ کارگەیەکی گەورە بێ یان بەرهەمی یعنی قەبارەی بەرهەمێنانی زۆرتر بێ، بەپێی قەبارەی بەرهەمێنان و بەپێی کارەکانی سەعاتەکانی کارکردن ئەوە ئەگۆڕێ ئەو ڕێنمایانە، بەڵام بە شێوەیەکی گشتی نابێت دووکەڵی هەبێت، نابێت دەرهاویشتە هەبێ، دەبێ فلتەر دانێ، باکفلتە دانێ بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو غازە دەرچوانە بکە، ئەو دووکەڵە دەرچوانە بکە کە لە کاتی ئیشکردە دەرەچێ، ئەبێ فلتەر ئەوەیان هەبێ
و هەموو ڕێنمانەی تر ئەبێ جێبەجێ بکەن ینی ئەوەی پاڵاوگەکان قورسترە لەبەرەوەی دەرهاویشتەکانی زۆرترا دەنا هەمویان ئەبێ ئەو فلتەر و ئەو بابەتاندانێن کە هۆکارن بۆ کۆنتترۆلکردنی دەرهاویشتە گازیەکان. باشە کاک عەبدوڵڕەزاق پلان و استراتیژی ئێوە وەک لایانی پەیوەندیدار بۆ کەمکردنەوەی ئەو کاریگەریانەی کە لەسەر ژینگە هەیە جا بەهۆی پاڵاتگەوە بێ بەهۆی دووکەڵی مۆلیدەوە تۆمبیل و هەروەها کارگەکانە بێ کە جەنابە داماژەت پێدا پلانی ئێوە چییە بۆی هەر هیچ نەبێ بۆ تا ڕادەیە کەمکردنەوەی و زیانانی کە بەهۆی ئەوانەوە دەخرێتە سەر ژینگە ڕواندنی سەوزایی زیاترە یا خۆچیکە هەیە؟ پلانی ئێمە ئەوەیە لە زیاتی ئەو ژمارە زۆری ئۆتۆمبیل ئەبێ گرنگی بە گواستنەوەی گشتی بدرێ و ئێمە لەگەڵ وەزارەتی لەگەڵ هەم وەزارەتی گواستنەوە گەیاندە قسەمان کردو هەم لەگەڵ دەستەی وەبەرهێنان کە وەبەرهێنان بکرێت لەو بوارە بۆ ئەوەی گواستنەوەی گشتی فەرەهەم بکرێت لە بۆی هاوڵاتیان بتوانن بە ئاسانی هاتوچۆ بکەن و بگەنە سەر ئیش و کارەکانیان ئەوەش بە دابینکردنی پاسی گەورە بە دابینکردی ترام یان میترۆ لە شارەکانیان شەمەندەفەر لە بینی شارەکان ئەوە هۆکاری سەرچێ بۆ کەمبوونەوەی دەرهاویشتەکان بە تایبەتی ئەگەر ئەو پاس و ئەوانە بە کارەبایی ئیش بکەنیان بە وزەی خاوێن ئیش بکەن کاریگەری زۆر کەمە بێتەوە ئەوە لەلایەک لای دووەم بەرهمێنانی وزەی کارەبا بە هایدرۆپاوەر یعنی کارۆئاوی یان بە تیشتی خۆر یان بە وزەی با هەموو ئەو بابەتانە لە وزە نوێ بۆکانن کە ئەتوانن وزەیەکی پاک و خاوێنوان بۆ دابین بکەن بۆ ئەوەی مۆلیدەی گەڕەکەکان یان بیناکان پێویستیان بە مۆلیدە نەبێ مۆلیدەکان هەڵبگیرێن بۆیە ئەوە یەکە لەو پلانانەی کە ئێمە باسمان کردووە ئەوە پێڵێن پلانی کەمکردنەوەی دەرهاویشتە گازیەکان لە چێوەی ڕێکەوتنامەی گۆڕانکاریەکانی ئاوهەوا ئێمە ئیشمان لەسەرەوە بابەتە کردووە کە وەزارەتەکان ئەبێ دەرهاویشتەکانیان کەم بکەنەوە بە ئەو ئیجراتانی کە باسم کرد. هەروەها دیابینکردنی ڕێژەی سەوزایش ئەوەش بەشێکە لە پلانی خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی ئاوهەوا کە پێویستە بە تایبەتی لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕێژەی سەوزایی لە یعنی دارستان زیاد بکرێ و لەناو شارەکانی پارک و باخچەکان زیاد بکرێت. کاک عەبدوڵڕەزاق ئێستا دەزانین یعنی ئۆتۆمبیلی کارەبایی هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام هاوڵاتیان تۆزە گرفتیان لەگەڵ بارگاویکردنەوەیە هەیە لە پلانتانە نییە کە بیکەن بە مەرز بۆ بەنزینخانە گەورەکان کە بڵین وێستگەیەکی بارگاویکردنەوەی کارەباییش هەبێ لە نێو بەنزینخانەکاندا؟ خۆی ئەبێ ئەوە دابین بکرێ یعنی لە کاتی زۆربوونی ژمارە ئۆتۆمبیلانێک کە بە کارەبایی شەکەن ئەبێ شوێنی بارگاویکردن هەبێ لەبەرەوەی ئەویش پێویستی بە وزەی کارەبایە بەڵام لەو کاتەدا ئەوە فەرهەمە بێ ئەو کاتێک کە کارەبای نیشتیمانی زیاد بوو یعنی لە هەموو شوێنێکە بوو خۆ ئەگەر کارەبا هەبێ و کارەبا نەبێ و تۆ سیارەکەشت کارەبایی بێ چۆن ئەتوانی بارگاوی بکەیت بۆیە ئەوە پێویستە لە کاتی هێنە هاوردەکردنی ژمارەی زۆر لە ئۆتۆمبیلانە کە خەڵک خواستی لەسەر بێ دەبێ ئەو شوێنانە شوێنی بارگاویکردنیش دابین بکرێت. بەڵێ کاکە ببورانی لەسەر و پرسیارە ڕۆم یعنی ئەمە خواستی چەند خاوەن پێشەنگایەک بوو کە ئۆتۆمبیلە کارەبایەکان بە چای خۆم بینیومە دەڵێن گرفتەکەمان تەنها لە با بڵین بارگاویکردنەوەکەیە کە هەر هاوڵاتیە کام ئۆتۆمبیلانە کرد ئەبێ خۆی لە ماڵەوە بارگاوی بکات لەبەرەوەی لە بەنزینخانەکانە نییە ئەگەر ئێوە بیکەن بە جۆرێک لە مەرج بە تایبەتەوە بەنزینخانە گەورانەی کە هەن لە شارەکانە لانی کەم لە هەر شارێکە شارێکی وەکو هەولێر دۆک سلێمانی ینی بەنزینخانەیەک هەبێ کە تایبەت بێ با بڵین بەشێکی تایبەتیە بێ بە بارگاویکردنەوەی ئۆتۆمبیلانەی کە کارەباین هیچ لە پلانتانە نیە ئەمە جۆرێک بەڵێ دەکرێت ئەکرێت ئێمە ئەکرێ یەکێک لە مەرجەکان ئەوە بی لە کاتی ڕەزامەندیدان بە دامەزراندنی وێزگەی سوتەمەنی ینی بەنزیخانەکان دەکرێت لە مەرجەکان ئەوە دابنێت کە پێویستە شوێنی بارگاویکردنی ئۆتۆمبیلە کارەبایەکان دابنێ با بەڵێ ئەکرێت ئەوە ئاسانیشە بەڵام لەو کاتێ ئەکرێت کە ژمارەی زۆر ئۆتۆمبیلی کارەبایی هەبێ
نەکەستا یەک دوو ئۆتۆمبیل هەبێ و خەڵک بڵێن دانێ شوێنی بارگاوی کردندانێ بەڵام کەس نەبی بارگاوی بکە ویشکرێت تێچی باشە کاک عەبدوڵڕەزاق باست لە هەندێک پلان کرد کە پێویستە کات جێبەجێ بکرێن بۆ ئەوەی کە کاریگەری و مەترسیەکان لەسەر ژینگە کەمتر بێتەوە بەڵام و بابەتانی کە تۆ باسەکە ڕەنگە مەودایەکی زیاتری بێت ڕەنگە پلانێکی یاخود با بڵێن و پلانە پێویستی بە کۆمەڵێک ئامادەکاری زیاتر هەبێت کە ڕەنگە بەم زوانە نەکرێت بۆ ئێستا ئەوەی کە پێویستە لە ئێستاە بکرێت ئەو پلانی کە لە ئێستاە پێویستە جێبەجێ بکرێت چییە بۆ یە و مەترسیانە لەسەر ژینگە کەم بکرێتەوە باسن لە ڕێژەی سەوزایی کە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بە پێی ستانداردی جیهانیە کە هیچ نەبێت بۆ تا ڕادێکی کەمیش بێت ئەو سەوزایە بتوانێت ڕێگر بێت لەو هەموو دوو کەڵ و لەو هەموو پیسی کە تێکەڵ بە ژینگە بێت ئەو ڕێژەی سەوزایی کە هەیە ئێمە دوو جۆر ڕێژەی سەوزایی هەیە بەوەی لێکی جاکەینەوە ئەوەی ناو شارەکان ئەوە شارەوانی تێدا بەرپرسیارە ینی لە دروستکردنی و دابینکردنی و گەشە پێدانی و پاراستنی ئەوانە لە ناو شارەکان من پرسیومە لە سلێمانی لە 1990 لە هەولێر لە 15 لە دۆک لە 13 ینی بە نزیکایی لەوانەیە کەمتریان زیاتر بێ بەڵامی تر ئەوەی لە ئەندازی پارک و باخچەکە وەرم گرتووە بەو شێوەیە بەڵام ئەوە تا چەند هەرچەندە زیاتر بێ ئەوە باشترە بۆ لەبەرەوەی دایر کاریگەری زۆری هەیە لەسەر هەڵمژینی ئەو گازە ژەهراوێنەی کە لە هۆیەکانی گواستنەوە یان لە کارگەکان لە جموجۆڵی هاوڵاتی و ئیشوکاری ڕۆژانەیان دەرەچێ ئەوانە هەموو دارەکان سەرچاوی هەڵمژینی ئەو گازە پیسانە و دەردانی گازی ئۆکسسیژین کە پێویستە بۆ هەناسەدان بۆ خۆشکردنی جە و بۆ فێنکردنەوەی جە و هەموو ئەو بابەتانە ئەوەی ناو شارەکان ئەوەی ناو شارەکان بەڵام ئەوەی دەرەوەی شارەکان ئەوە پێویستە گرنگی بۆ بدەین دارستان دروستکەین لە دەرەوەی شارەکان بۆ ئەوەی ئەویش هەوایەکی فێنێک باش بەڵێ فراهم بک بۆ ئەوەی زۆرترین گازە پیسەکان هەڵمژێ و گازی ئۆکسسیژین کە پێویستە بۆ هەناسەدانی مرۆڤ و ئاژەڵەکان دابین بکە بەڕێز عەبدوڵڕەزاق خێلانی و تەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان سپاس بۆ ڕوونکردنەوەکان ئامادەبوونی لەگەڵ ئامادەبوونت زۆر سپاس سپاس بۆ